سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانی لە بەغدایە بوو گەلک هەفدیتنên گرنگ لەوێ دەرێ پێک ئانین دەربارê neşandina mûçeyên Kurdistanê de fermanberên Kurdistanê bê mûçe ne û dizanin di derbarê ew êrişên ku bi dronan têne ser Kurdistanê li gel berpirsên herî bilind yên Iraqê axifî û gotûbêj kir û li ser wê mijarê Helkewt Ezîz wê li gel me beş ber ku piştî wan hevdîtinan Serok Nêçîrvan Barzanî berî ku werim stûdyo konferanseke rojnamevanî jî saz kir dixwazim ji Helkewt pirs bikim di wê konferansa rojnamevanî de çi got Helkewt dem baş tu bixêr hatî Serok Nêçîrvan bêhtir li wir tekkezî li ser çi kir behsa çi kir Helkewt دڵبەخۆنیانی سەردانی نێچیروان بارزانی سەرۆکشەری کوردستان لەم کات و سادەدا بۆ بەغدا زۆر گرنگ بوو ینی دەستکەوتی باشی تێدا بوو بە تایبەتی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان یانی دەتوانم بڵێم دوای ساڵانێکی دوور و درێژ یەکەم جارە حکوومەتی عراقی بڕیار دەدات کە پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت بەڵام نە بە قەرز بێت نە بە سلفە بێت بەڵکو لە چوارچەوەی پشکی هەرێمی کوردستان بێت دوای کۆمەڵێک دیدار و کۆبوونەوە لەگەڵ سەرکردە باڵاکانی عێراق لەسەر ئاستی حزبی و حکومی کەمێک پێش ئێستا لێرە نێچیروان بارزانی کە دوایین کۆبوونەوەی لە بارەگای مەشروعی وەتەنی عێراقی ئەنجامدا لەگەڵ شێخ جەمال ذاڕی ئیتی وردە بەرەو فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغدا دەچێت و دەگەڕێتەوە هەولێر لە سەردانەکەیدا گرنتی وەرگر بۆ چارەسەرکردنی چێشەکانی نێوان هەولێر و بەغدا موچە دابینکرا بابەتی ئەو هێرشە درۆنیانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان زۆر بەجددی قسەیان لەبارەوە کرا ئەو مژارە گەرمانی کە پەیوەستن بە پرۆسەی سیاسی عێراق هەر لە بابەتی لە پرسی ئابووری و سیاسی بگرێت تا دەگاتە با بڵێن پرسی هەڵبژاردنی سەرۆکی پەرلەمانی عێراقش لێرە لەگەڵ سەرکردە باڵاکانی حەشدی شعبی لەوانە قەیس خەزعەلی هادی عامری نوری مالکی فالح فەیاض لەگەڵ هەموو ئەمانە زۆر بەوردی و بەجددی لەسەر چێشامنەکان قسە کراوە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاشکاوانە پێی گوتن کە هەرێمی کوردستان و هەولێر بەشێکە لە عێراق ناکرێت ئەم هێرشە درۆنیانە بکرێتە سەر هەرێمی کوردستان و بە تایبەتیش دەکرێتە سەر هێزەکانی پێشمەرگە کامە زۆر جێگەی نیگەرانی ئەوانە ئەمانیش بە ئامان شێوە پشتیوانی ئەویان کرد کە ئەمنیەت و ئاسایش هەرێمی کوردستان پەیوەستە بە ئەمنیەت و ئاسایشی عێراقەوە پەیوەستە بە ئەمنیەت و ئاسایشی بەغداوە بۆیە لەگەڵەوەدا بوون کە ئەو تەسعیدە ئەمنی کە هەیە هێور بکرێتەوە و کۆتایی بەو هێرشانە بێنرەوە نێچیروان بارزانی سەرۆکی نوێژرا پێی گوتن کە ئەمە بەهیچ شێوەیەک جێگەی قبوڵکردن نییە بەم شێوەیە لەلایەن کۆمەڵێک گروپی چەکدارەوە هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و سەر فڕۆکخانەی نێودەوڵەتی و سەرپێکانی پێشمەرگە ئەمەی زۆر بە ڕاشکایی لەگەڵیان باسکردن و هەروەها بابەتێکی دیکەیان کە پەیوەندی بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بۆ ئەویش هەمواری یاسایی بودجەیە لەگەڵ محەممەد شیاع سوودانی دووجار و جاری دومیانی زۆر بە تایبەتی و بۆ دووقۆڵی دانیشتن باسی چێشەکانی هەمواری یاسای بودجەیان کرد ئەنجومەنی وەزیرانی عێراق و خودی محەممەد شیاع سوودانی زۆر جددیە بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە بەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ململانێ و لە چێشە سیاسەکان جیا بکرێتەوە و هاوشەوەی ینی کارێک بکرێت هاوشەوەی فەرمانبەرانی عێراق لە کاتی خۆیدا فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش موچەکانیان وەربگرن بۆ ئەوەش تەنیا هەندێک گرفت و کێشە لە بەردەم دابینکردنی بڕی ئەو پارەیە ماوە کە بۆ کۆمپانیەکان تەرخان دەکرێت لە دوایەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەمواری یاسای بودجە پەسەند دەکات و دەنێرێتە پەرلەمان لە نێو پەرلەمانیش پێویستی بە کۆدەنجی و یەکدەنجی فراکسیۆنە کوردستانەکانە بۆی لەگەڵ فراکسیۆنە شیعە و سوننەکان بکەونە سەرخەت تاوەکو ئەو بابەتەش بە ئاسانی تێپەڕێت اینجا بۆی ئاسانکاریەکش بۆ فراکسیۆنە کوردستانەکان بکرێت نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو بابەتەی لەگەڵ سەرکردە سیاسی عێراقیان باس کرد ئەوانەی بە تایبەتی کە زۆرینەی نێو پەرلەمانی عێراق پێک دێنن بە تایبەتی سەرکردەکانی ئیتاری تەنسیقی بۆ ئەوەی کە ینی بۆی ڕوونکردنەوە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدان دەبێت هاوکاری هەرێمی کوردستان بکرێت هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت هاوکاری فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت کە ئەو کێشەیە بە یەکجارەشی چارەسەر بکرێت نەک مانگێک دوو مانگ بە قەرز پارە بنێردرێت یا سلفەیەک بنێت دواتر جارێکی دیکە کێشەکان سەر هەڵبدەنەوە بۆیە داوای لێکردن کە پشتیوانی
لە هەمواری یاسای بودجە بکەن بۆی لە نێو پەرلەمانی عراق شەشەو گرفتی بۆ دروست نەبێت و بە ئاسانی تێپەڕێندرێت. بابەتێکی دیکەشیان پەیوەندی بە هەناردەکردنەوەی نەوت هێرێمی کوردستانەوە بوو، لەسەرەوە بابەتەش زۆر بەجددی قسە کرا و ئێستاش کە کێشەیەکی دیکە هەیە دڵ بخن بە تایبەتی لەبارەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی عراق کە لە نێو سوننەکان ناکۆچەشی زۆر قوڵ و تون دروست بووە لەبارەی سەرۆکی پەرلەمانی عراقەوە. بۆیە لەسەرەوە بابەتەش قسەیان کردووە نێچیروان بارزانی ڕێی وا بوو کە پێویستە کەسێک بێت بە سەرۆکی پەرلەمان، کەسێک بێت کە کۆدەنجی لایەنە سوننەکانی لەسەر بێت بۆی کە ئەوانش بتوانن ینی خۆیان یەکلایی بکەنەوە تاوەکو بتوانن دەنگ بە بربژێری سوننەکان بدەن. بەڵام لە ڕاستیدا هێشتا لە نێو سوننەکاندا ناکۆچی زۆر هەیە بەتایبەتی لە نێوان دوو بربژێران کە شعلان کرێ محەممەد حەلبوسی پشتیوانی دەکات وارەوە سالم ئیساویش کە خەمیس خەنجەر پشتیوانی دەکات. هەموو ئەو بابەتانە لەم سەردانی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان قسەی جددیان لەسەر کرا و بەڕاستیش دڵ بەخۆنیانی بەبێ دەستکەوت نەبوو لە هەمویان ئەوە گرنگتر بوو کە خەبەرێکی خۆش بوو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بڕیار دراوە 618 ملیار بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان یا بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین کرد. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستانش لەگەڵ داهاتی ناوخۆ دەتوانێت لەگەڵ گەیشتنی ئەو پارەیە دەست بە دابەشکردنی موچە بکات. زۆر سپاس ji bo van zanyariyan xebereke xweş e bêguman ku êdî maaşê fermanberên Kurdistanê were şandin û serdana Serok Nêçîrvan Barzanî jî ji bo Bexdayê serdaneke gelekî berhemdar bû helkewt ezîz ji